خانمەکەم خەمت نەبێ هیچ شتێکیان لەدەست نایە. بەخوا زۆر ترسم بڵت. نازانم ئەم خوشک و برای شوانە لەکوێوە بۆ من پەیا بوون؟ من هەموو شتێکم لەگەڵ شوانە بڕاندەوانێ. ئەو خۆیانەت. ئەلۆ؟ باشم زۆر سپاس. باشەوە ئێوە نازانم لە لۆکەیشن و شت نازانن؟ زۆر باشە کێشە نییە. وەرنە بینای ئەی حەوت قاتی سێ ژووری دوو. ئۆیۆ بۆ تێناگەم ئەڵێم ئەی حەوت قاتی سێ ژووری دوو کاکە گیان. باشە باش مادەم نایدۆزنەوە ئێستا سایقانێرمە شوێنتانە. خوای گیان تووشی چی بوو من؟ بڵێ گیان ئەتوانی بچی بە شوێنیانە بیانهێنی؟ باشە بەسەر چاوخانە. ئەلو چۆنی دایە گیان باشی؟ دایە گیان خەمە نەبێ. پێویست ناکات تۆ بۆی بۆ ئێرە. من پێتەڵم خۆم قسەیان لەگەڵەکەم هەموو شتە حلەکە. خەمە نەبێ تۆ بابێن. ئەڵم بابێن بزانم چیانەوێت تۆ بۆ تێناگەی دایکە ئەوەنە من قەلەقەکەی زیاتر. باشە دایە گیان بێ. جارە دای خەرەوانە خوا حافیز. فەرمووی. سڵاوێن. سڵاو. باشی. داری خان لە زەحمە دەگەرم کاکێ بنێریتە دەرەوە. بۆچی؟ ناتوانین قسەی خۆمان بکەین لەگەڵ نەڕوا. بڵم گیان نەتوانین بڕێ. باشە بەسەر چاوخانە. فەرموو زانم چی کاکە؟ داری خان من هەستیم برای شوانە ئەوەش پەیام خوشکی شوانە. ئێمە توی سکاڵای خۆمان تۆمار کرد. بۆچی؟ یعنی نازانی ئەمە بۆ چ شتێکاتوین؟ وازانی ئەمە ئەو وردەکاری نازانی کە بەڕێستان لە سیارەکەیە شوێنی سایقتان گۆڕیوە و تەنانەت ئەو کەسەی کە براوە بۆ مەرکەزەکە قسەی لەگەڵا کراوە نازانی کێ بووە؟ و تۆ باسی چی ئەەکەی؟ زۆر بە تەبەقەیەکی هێواش قسەکە وی پێ بڵێکی ئێمە باسی چی ئەەکەین؟ باسی ئەوەکەین کە ئەو کوڕەی چۆتە شوێنی سایق و لە کەسەکەی یاوە کە گوایە تۆ لەو کەسە و نایەوە. ئەی ئەگەر چی ئێمە ئەگەر ڕاستیەکە بزانین وانە؟ ئادیش ڕاستیەکە زانم ئێوە فەرموو باسیکەن. من قسەم لەگەڵ شوانە کردە بێدەنگ بەجارە بێزەحمەت. با قسەکانم تەواو بکەم. من خۆم هەموو شتێک لەگەڵ شوانە بڕاندۆتەوانێ. ئێستا ئێوە چیم پێیا بوو؟ شوانە بۆ توانێت قسەکە؟ شوانە قاچی شکاوە، دەستی شکاوە، دەمی شکاوە. ئەو ژمارەی شوانە بەرە بێدەنگ بە ئەو ژمارەی شوانە بەرەمەی خۆم قسەی لەگەڵا بکەم. من نازانێت قسەکە. تەنانەت ئەو ناتوانێت یەک ئەلفیش بڵێت. باشە من خۆم قسەم لەگەڵ کرد. خۆم تەقلیرە تۆ بیاکەم وەرگر هیچ عیبی نەبوو. ئەوە گەرماوگەرم بوو. ئەوە لە ماڵەوە هەموو شەکان گۆڕا. ئێستا ئەو ناتوانێت هیچ شتێک بکات. بۆ ئێمە هاتووین داوای حەقی خۆمانەکەین. ئاوا دەنێ ئاوا. حەقی خۆتانی چی؟ نازوڵێ. حەقی خۆتانی چی؟ من حەقی خۆی ماوەتیە. ئەیترێەوە باسی چی ئەکەن؟ بەگێژمان تێگەی. جارە بە یارمەتیتان. ئەلو؟ باشی؟ فەرموو جەنابە؟ شوانە؟ تۆ چۆنی کاک شوانە باشی؟ ئەحواڵە؟ ڕێگو باسە؟ شکر لەخوا بەزیا بێ باشتر بووی؟ لەخوا بەزیا. ئەلحەمدولێلا. ئەوە خوشک و براکەشە لێرە ناگاداری؟ تۆ خوشک و براو نییە تاقانەی؟ تا ئەم دەخێ هەیبوو. باشە کاک شوانە. ئەزانم دواتر لەسەرەوە قساکەین ئیشەڵا قساکەینەوە جارە بە یارمەتیت. باوەڕکە ئێوە فێڵقانە من کرد؟ باوەڕکە هەی. نانا بەخوا تا دوێنێ هەیبوو ئێوە بەڵکوان دوژنی هەیە ئەو لە بەرەی ژنەکەی تریدی بەس داوای حەقی ئەومانەکە وانە؟ نەبابە بە تەماشم ئاڵە هەڵبێن وەنیە؟ بڵند! بڵند وەرە ژوورەوە! هەردووکیان بگرە! هەردووکیان بگرە!